34 ساڵ پێش ئێستا لە بەغدای پایتەختی عێراقەوە بڕیاری بۆردومانکردنی هەڵەبجە بە چەکی کیمیاوی درا، بەڵام ئێستا هەر لە بەغداوە ئەندامانی فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەران هاوخەمی بۆ ئەو تاوانە دەردەبڕن. نوێنەرانی کوردیش کار بۆ قەرەبووکردنەوەی کەس و کاری قوربانیان دەکەن. اليوم نستذكر فاجعة أليمة تمر على العراقيين. یادی تاوانێکی گەورەی دڵهەژێن بەسەر عێراقیەکان دەکەینەوە. ئەوەش کیمیابارانی هەڵەبجەیە کە هەزاران بێتاوانی تێدا شەهید و بریندار بوون. لێرەوە دەڵێم ئێمەی پەرلەمانتاران دەبێت ڕۆڵمان هەبێت لە پاڵپشتی و پشتیوانیکردنی داواکاریەکانی هەڵەبجەیەکان و هەموو زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی بەحس و کاری جدیان بۆ بکەین بۆ قەرەبووکردنەوەیان. النظام الصدامي وهذه أبسط الحقوق والواجبات علينا تجاه ذوي الضحايا. لێرەوە لە عێراق و کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لەو دەوڵەتە ئیتیحادە فیدرالیە ئیشی لەسەر بکەین و بمانەوێت ئەوەی پێویستە بۆ هەڵەبجەیەکان کە 34 ساڵ پێش ئێستا هەڵەبجە کیمیاباران کراوە ئەو هەموو زەرەر و زیانەوە تا ئێستاش ئاسەواری هەم تەندروستی هەم ئاسەواری کۆمەڵایەتی هەم ئاسەواری لەسەر ژینگە ئەوانە ماوە بۆ ئەمانەوێت لە ڕاستیە ئەوەی پێمان بکرێ بیکەین و ئەمجارە هەمومان پێکەوە ئەگەر پێکەوە بین فراکسیۆنە کوردیەکان ئەتوانین هەنگاوی باش بنین بۆ ئەم جۆرە پرسانە. هەر لەو یادەدا ڕێکخراوی منداڵەوونبووەکانی هەڵەبجە پێشنگایەکی فۆتۆیی و بەڵگەنامەکان لە ئەنجومەنی نوێنەران نمایش کرد و لەلایەن جێگرانی سەرۆکی پەرلەمانەوە کرایەوە. سوپاسی بەڕێز دکتۆر بڕیارەکەم کە هەوڵی جدیە بۆ ئەم کردنەوەی پێشانگایە. سوپاس و ستایشی بەڕێز نووسینگەی شاناسخانەکەین کە هاوکارمان بوو بۆ ئەم پێشانگایە و سپۆنسەری کردین. ئێمە 74 عایلین کە لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجەدا مناڵەکانمان لێدا بڕاوە. 211 مناڵ تۆمارە لەلام. ئێستا حالیان 7 بۆ 8 مناڵ دیعایەبوونی هەڵەبجەیبوونی خۆیانەکەن لەبەر ئەوەی سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوت و لە وڵاتەکەمانە ناتوانم بیانهێنمەوە. لێرەوە داوا لە حکوومەتی عێراق دەکەم کە سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوتومان لە کوردستان بۆ دابین بکەن بۆ یەکلاکردنەوەی کەیسەکانمان. چەند داواکاریەکمان تەقدیم کردووە، داواکاری ئەومان کردووەکەوە بەجددی ئاورمان لێ بزێتەوە بە تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە کە بە پارێزگای هەڵەبجە حکوومەتی ناوەندی عراقی بتوانێت بەجددی ئاورباتەوە و بەجددی هەڵەبجە بێتە پارێزگا بێتە پارێزگایەکی ڕسمیەوە بێتە پێگەی هەموو ئەو ئێش و ئازارانەی کە لە شانزەی سیا ڕویان کردوێتە ئێمە. شانزەی 1970 مێژوویەکی ڕەشی ڕژێمی بەعسە کە ویژدان و ناخی جیهانی هەژاند، ئەویش تاوانی بۆردومانکردنی هەڵەبجەیە بە چەکی کیمیاوی کە جگە لە شەهیدبوونی 5,000 هاوڵاتی سیڤیل هێشتا چارەنووسی دەیان منداڵی هەڵەبجە دیاری نییە. 34 ساڵ بەسەر مەرگەساتی هەڵەبجەیە تێپەڕە بێت. هەڵەبجەیەکان لەم ڕۆژەدا برینیان زیاتر دەکولێتەوە. داوا دەکەن ئەو بەڵێنانەیان کە پێدراوە تەنها مرەکەبی سەر کاغەز نەبێت و هەڵەبجە جارێک تر ببوژێننەوە، داواکاری هەڵەبجەیەکان جێبەجێ بکرێت. بێستون سەلام. کورسات نیوز، بەغدا.